بسم الله الرحمن الرحيم. أي خوي قولوا مهربانوا من أول روجانا خليكي أم باقلة فروشنم تقريبا أو بو 29 صالة شيء من خليكي أم باقلة أفروشم ليس لما أو حازرية كم أي بس بم عطورو لبرو أوصى قال لي لا لأن أم عربانا ببالا برتها بازار بوجه لساعة وكيو سركوتم بازار زوج جاري والتايسة كعربانا كم ببي برد سيجار نقش مدشنو يخم طوام كلوا هەڵاسم پاقلەکە خەمە سەر و ناخۆ میساحات دەگوون تاسان و دو ئەمانە بە ئیساحات بە شوێنەی جەهەز پاقلێ بە شوێنەی کوڵ لە پێشە ئاگریکی بەقوە دێنیتە کۆڵ هێناتە کوڵ دوایە هاتە کۆڵ ئەبێ ئاگرەکەی بۆ کەسکەیت و بە شوێنەی بیکوێنێ. ئەم تاسی هەڵاڵیش زۆر کەسیش حتی خۆشەکە زانێ مناوە زیندانێکی سیاسیم و وەختی خۆی مەیسەکرد پاقلا فرۆشم ئەوەی کە تاموچێژم ئەچێت دەڵێەوە ڕێز و شخصیاتم لەناو خەڵکە هەیە سواز بخوا ڕێز دەبچوو ئێمە ئینسان ڕێزێ لەوەی بەرامبەر گرت یعنی ڕێز لە خۆتەگری من ڕێز لە مناڵێک شەگرم لەبەر خاتری ئەوەی ڕێزم لێ بگرێت و خۆشەویستنی بێمە دنیا مردن ئینسانیش نابێ ئەوە لە ژیاناتون و تیژ بێت و تونوین بێتەوە بێ ڕوویشی خۆشیێ بێ و قسەیکی خۆشیێ بێ و ناو خەڵکە خۆشەوی دوقسی خۆشی دو سەمەتی پێوە بکە و دوشتی خۆشی بەکار بێنە لەگەڵ ئیش و کارەکەیشێ. سەراتێکی خۆشنان بۆ بیۆمە بە سەراتێکی زەلامێک و مناڵێ ڕۆژێکیان ئاوەسەم بەنەی پاقلەکەمم پێ بەدەم ماڕۆی مناڵێکی بەدەستەوە بووم گەشتە ئەوێ مناڵەکە بۆنی پاقلەکە و بەسەریە داوای کوتی باوە بەخوا بێت لەو پاقلەمە بکرد دەستی باوکی ڕێکەشەتی بەخوا بێت لەو پاقلەمە بکڕی وەڵا ڕێکێشە هاتن دانیشتن دوو بە دوو ئەلێرە دانیشتن و لای مناوە قاپێ پاقلم بۆ تێکردوتی وتی قاپی کەشمان بۆ تێگە قاپەکەم بۆ تێگرن کابراگە ئەوە سەیرم کرد بزەخەنەیە گرتی و بزەخەنەیە گرتی سەیری کردم تۆمۆچی بوو خێر و وابزەخەنێ گرتی وا سەیری منی کرد وتی وەڵی ئاگە لێ بوو ئەو مناڵم کە ئەلیا منی ڕاکێشە هێنانی بۆ ئێرە ئێنە سەر ئەم کورسی دانیشتم وتی داوای پاقلەکەی کرد لە تۆ تماڕۆڵە ئاگام لێ بوو کە ڕاکێشەوتی دەوەڵی من مناڵ بم وەکو ئەم مناڵ بم بە دوای دایکمەوە بم دایکم ئابای بەسەرەوە بوو ئاگە گەشتینە ئەوێ و ئاباگەی دایکم ڕاکێشەوتم بەخوا لەو پاقلێنە بێ نام لەگەڵی لەو پاقلەمێ بێ بۆ بکڕی. زیاتر لە 28 ساڵە بێ لە منتیقی گوزەری جادی مەولەویایە منە بوو خۆم لەوانەیە 10 بۆ 15 ساڵ بێ بیناسم خولای پاقلەکەی بووین بەڕاستی وای لاتوە ئێستا جادی مەولەوی دەسوچی ئەم سەرێمە وەکو ساق تەکسەکان ئەڵێن لەقەبی لێ کرد ئەڵێم چۆن لای فاروقی پاقلەچی کاک فاروق خۆی پیاوێکی بەڕێزە پیاوێکی پاک و تەمیزە پیاوێکی ڕووخۆشە پیاوێکی سادەیە پیاوێکی باشە بە پاقلەکەشی پاقلێکی خۆشە بەڕاستی پاک و تەمیزە لەگەڵەوەشە. مثلا لە زستانە سەرمایە و سۆڵەیە و خەڵک زیاتر حەزی لە پاقلەکەی هەڵمیلی هەڵەسێ چەترم لێرە داناوە خەڵوێدان دوێ دانشی و چەترم هەڵڵا و هەڵمیلی هەڵەسێ وایە سەرمایەتی لەبەر سەرماکەش بێت قاپێ پاقلە خۆی گەرمەکاتەوە ئەیخوا حەزی لە پاقلەکەیە بەس لە هاوینە یەک دۆست تەسیری هەیە بەس پاقلەکەی من چونکە ئەوە بە تام و چێژ و بە لەزەتە باوەڕە بێ هاوینی وای شێ بازاڕی باشتر لە زستانەکە چونکە تام و چێژ دەورە بینێ